جارێکی تر سڵاتان لێبێ ئازیزان گەڕینەوە بۆ تاواکردنی بەرنامەی گفتوگۆی پایتەخت کە تەوەری سەرەکیان بەرنمەیە کێشەی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایە. دکتۆر ڕەوەز باس لە مەسلەی کارتی فشار و مەسلەی کەرکووک و مادەی 140 کرا مەسلەی سنوور ئایا زۆر جار ئەم ڕخنەیە لە لایەن ئۆپۆزیسیۆنەوە دەبیستین کە ئەونەی هاوپەیمانی کوردستان یاخود ئەونەی کوتلە کوردستانیەکان لە بەغدا لە هەوڵی ئەوەدا بوون کە کێشەکانی بودجە چارەسەر بکەن ئەوە لە هەوڵی ئەوەدا نەبوون کە کێشەی خاک و مادەی 140 جێبەجێ بکەن. بۆچی ئەم فشاری ئێستا کە ئەکرێت لەسەر بودجە بۆ 140 نەکرا؟ لە سەرەتا هەروەکو تێبینێک باسمەوە کردکول بەشێک بوو لە چارەسەر پێم وایە لەو ڕوانگەەوە بووە کە تۆ بەشێکی کاریگەری لە چارەسەر ئەو کاتە دەتوانانی کۆمەڵێک مافی خۆشت زامن بکەی لە هەر چارەسەرێک کە دێتە ئارا کە تۆ بەشدار نەبی ئیتر حەقیشت دەسووتێت و پێم وایە ئەو زۆربەی ئەو پرۆسانێک کە کورتیدا بەشدار بووە وەکو لایەنەکی کاریگەر کۆمەڵک ڕێککەوتنی لە نتیجە ئیمزا کردووە و لایەنەکانی تری ناچار کردووە کۆمەڵێک شت قبول بکەن لەوانە خودی مادەی 140 لە ناو دەستور دوای ئەوە دوای ڕێککەوتنی هەولێر ڕێککەوتنیی تر هەبوو لە نێوان دەوڵەتی یاسا و هەرێمی کوردستان بۆی کۆمەڵێک شت جێبەجێ بکەن کە نایکەن. من پێم وانە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەی جەنابتان مەسلەی بودجە گەورەترین کێشە بۆ کەمە ڕوبەڕووی بووینەوە بۆیە ئێستا مەسلەکان بەو شێوە مامەڵەی لەگەڵ دەکرێت بەڵام تەوقیتەکەی زۆر خەتەر بوو و دووام من دەگەڕێمەوە خاڵێک کە باسم کرد هەر لە سەرەتای دەست بەکاربوونمان ئێمە کێشەمان لەگەڵ دەوڵەتی یاسا هەبووە و لە سەرەتای دەست بەکاربوونمان کێشەی ئێمە لەگەڵ دەوڵەتی یاسا کە تا ئێستا خەڵک باسی قەیران دەکارێنەوەن هەڵوێستی هەرێمی کوردستان و مالیکی ناژڵم بەغدا سەبەبە سەرەکیەکەی مادەی 140 بووە و مافی پێشمەرگە بووە و سنوور بووە و ماف بڵین مەسلەی تەمریرکردنی یاسای نەوتوغاز بووە ئەوانە کێشەی سەرەکی ئێمەنە ئەو بڵین وەکو کێشە فەنیەکەی نێوان هەرێمی کوردستان و نووری مالیکی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بەڵام خودی کێشەکان ئەگەر سەیری بڵین کوتاری سیاسی هەرێمی کوردستان و هەموو لایەنە کوردستانیەکانیش بکە لەسەر کۆمەڵێک خاڵی گرنگ و سەرەکی بووە لەوە ئەو سێ بنەما سەرەکیی کە هەموو پرۆسی سیاسی لە سەردامەزراوە تەوافقی نیشتیمانی شەراکەی نیشتیمانی وەروە ڕێزگرتن لە دەستور ئێمە ئەی بۆ کێشەمان لەگەڵ نووری مالیکی هەیە ئەگەر قبوڵی نەهجی ئەوانمان بوو با و قبوڵی چۆنیەتی ممارەسەکردنی ئەوانمان بوو با بۆ بەڕێوەبرنی وڵات لە عێراق من پێم وایە ڕەنگە لە تەفاسیل ئەوان قبولی زۆر شتیان بکرد با و تەمریریان بکرد بە بەڵام نەخێر کێشەی ئێمە گەورەیە لەگەڵ نووری مالیکی لەگەڵ خودی دەوڵەتی یاسا و بەداخەوە لە موازنە هەست بەوە کرا کە پشت ئەستورن بە بڵین دەعمی لایەنەکانترین هاوپەیمانی نیشتیمانیش و گرنگی موازنە وەکو ئیشارەتم پێدا لە تەوقیتەکە بوو دووام بەشداری نەکردنی کورد لە دەنگدانێک لە پرۆژە یاسایەکی وا گرنگ و استراتیجی کە پەیوەستە بە هەموو گەلانی عێراق ئەوە ئیشارەتێکە و خۆشیان بە سەراحەت دەیانوت ویسمان ڕیسالەیەک بنێرین خودی نادنی ئەو ڕیسالەیە خەتەرە ئەوان مەبەستیانە لە هەموو لایەنەکان بگەینن قۆناغی دادێ قۆناغی زۆرینەیە کێشەکەش لێرەدایە کێشەکە لەسەر خودی تەفاسیلی ناو موازنە نیە سەرۆخان و برادرانیش ئاگداری ئەو مەسەلەن ئێمە لە موازنە چەندین مقتەرەحمان پێشکەشکردن تا ئاخر لەحزەش ئامادە بووین کە مفاوەزات لەسەر مقتەرەحەکان بکرێ بەڵام ئەوانە سەرەتاوە بڕیاریاندا بوو بەبێت کورد دەنگ لەسەر موازنە بدەن و مەبەستیشیان نادنی ڕیسالەیەک بوو کە ئێمە ئامادەینە بەبێ کورد بڕیاری گرنگ لە وڵاتە بدەین لێرە کێشەکەمان بڵین زیاتر ورژێنرا و ئەو هەڵوێستی هەرێمی کوردستان لە سەبارەت بە بڵین ئەو هەڵوێستی ئەوانە کە ئامادەنا بەبێ کورد دەنگ لەسەر پرۆژە یاسایەکی استراتیجی بدەن هەردوای ئەوە باسییان لەوە دەکرد ئیتر ئێمە ئامادەی ناکات بۆ ئەوە گونجاوە دەنگ لەسەر کۆمەڵێک پرۆژە یاسای تر بدەین یاسای محکەمەی اتحادیە و نەوتوغازە و بیکەنە نەمەت بیکەنە ممارەسە من پێم وایە هەموو لە یەکتیدا زەرمەند دەبێت و ئەوە سەرەتایەکی زۆر خەتەرناکە بۆ داهاتووی کاری پەرلەمانی و تەشریعی لە عێراق. ئەم هەڵوێستەی کورد کاک ئوسامەوە ناخوێنرێتەوە کە وەک لایەنگریەک بێ بۆ لایەنی سونی لەم کاتەیە کە سونەش کێشەی هەیە لەگەڵ مالیکی کێشەی کورد جیای لەگەڵ کێشەی سونە کۆمەڵی کێشەی هەیە لەگەڵ
حکوومەتی عێراقیە لەگەڵ هاوپەیمانی نیشتیمانی و دەوڵەتی یاسا کورتیش کۆمەڵی کێشەی هەیە بەڵام جاری وایە تۆ کێشەکان یەک دەگرنەوە سیاست تەبیعەتی سیاست وایە تۆ لە بابەتێک لە مەوزوعێک لەگەڵ منی بەڵام لە شتێشتر لەگەڵ منی لە مەسەلەی بودجە عێراقی لەگەڵ کورد و بەڵام ڕەنگە لە شتێشتر لەگەڵ کورد نەبێت لەوانەیە لە جێبەجێکردنی مادەی 140 لەگەڵ کورد نەبێت ڕۆیشتنی بودجە من یعنی ڕەنگە تێڕوانینێکی دیم هەبی ڕاستە پەیامێک بۆ نردویانە بۆ کورد بەڵام مەرجنیە دەوڵەتی یاسا هەموو شتی بۆ بچێتە سەر یعنی مەرجنیە ئەوەی لەگەڵ هاوپەیمانی نیشتیمانی و دەوڵەتی یاسا دەنجیدا بۆ بودجە لە هەموو شتێک دەنجی بۆ بدە و مەرجنیە ئێمە لە شتێک کە هاتینە دەرەوە نەتوانین شتیدی بڕوێنین بۆ نمونە لە مەسلەی دیاریکردنی سێسەرۆکایەتیەکە کورد و عێراقی و سەدریەکان بەیەکۆ بوون هەرچەند دەوڵەتی یاسا محاولەی کرد نەڕوە ڕواندمان ڕۆیی و دەنجی لە سەدرا و ناتوانانی ئەوان لە بەربەستی بوەستن لە مەسلێ بودجەش من وای دەبینم ینی با دەوڵەتی یاسا دڵی بەوە خۆش نەبێ بڵێ من لەمەودا دەتوانم هەموو شتێک بڕوێنم یا دەتوانم حکوومەتی زۆری نەدروستکەم بۆ نمونە مەجلیس ئاعلا سەماحەتی عەمار حەکیم لە کاتێکدا کە دەنجیدا لە بودجە بەڵام 4 ڕۆژ پێشتا ڕایگەیان وتی من هەرگیز لەگەڵەوە نیم حکوومەتێک دروست بێتەوە تەنها شیعە حوکمی عێراق بکە سەدریەکانیش بە تاکید لەگەڵ ئەوە نین شەو ڕۆژ ئیش بۆ دەکەن تەنانەت خودی نووری مالیکی لەسەر دەسەڵات لابن لەبەر ئەوە لە عێراق دروستکردنی حکوومەتی زۆرینە یا ڕواندنی بڕیارەکان هەمووی یەکلایەنە ئەوە بە ئاسانی ناکرێت ئەنجا مەسەلەی ئەوەی ئایا عێراق کورد پاڵپشتی سونە دەکات بەڵێ کورد پاڵپشتی سونە دەکات لە داواکاریەکانن لە چوارچێوەی دەستور سونە پێکاتەیەکن لە عێراق پەراوێز خراون ئەزیەت دراون بە ناوی مادەی چواری ئیرهاب بە بەردەوام خەڵکیان لە سزنا ڕەمزەکانیان بە بەردەوام لێیان دەدرێت تۆ هەر لە سەرتاوە بگرە لە عەدنان دلێمیەوە بگرە تا هاتە سەر تارق قاشمی تا هاتە سەر ڕافع عیساوی ئینجا ئەحمەد عەلوانی بە دوا داهات وردە یعنی سونە پێکاتەیەکی سەرەکی عێراقن ڕۆڵیان بۆ لە دروستکردنی عێراق کەچی ئێستا پەراوێز دەکرێن ئازار دەدرێن دەگیرێن بە ناوی چواری ئیرهاب بە ناوی هەیە موسائەلە و عەدالە پێکاتەیەکن هەست بەبوونی خۆیان ناکەن ئێمە لەو معاناتە لەگەڵیان داین بە هەمان شێوە لەگەڵ معاناتی شیعەکانیش داین لە کەمی خزمەتگوزاری لە گیراوە زۆرەکانی سەدریەکان لە ڕووی ئاوەدانکردنەوەی وڵات لە بوونی فەساد لە تێکدانی وەزع عێراق لە دەستێوەردانی وڵاتانی دەوروبەر ئێمە هەر شتێک لە چوارچێوەی دەستور بێ مافی تاکێکی عێراقی دابین بکات لەگەڵی داین لەبەرەوە ئەوانیش بە هەمان شێوە لەگەڵماندان بەڵام دوو کێشەی جیان کێشەی کورد کێشەیەکە لە مێژە هەیە کورد هەوڵ دەدا ئەو کێشە چارەسەر بکە خۆزگە ئەوەندەی کورد خەریکی میانجیگەری دەبوو وەکو باسنان کرد ئەوەندە خەریکی کێشەی خۆی بواە تاوەکو بیتوانی باە وەکو ئەوەی ئەوەندەی یعنی دەوری ئیسلاح بی و تاکاکە منیش خاوەن کێشەم ئێستا هزار کێشە دروست بووە کورد دەوری ئیسلاحی بینیە کورد هیچ سوودێکی نەبینیوە لەو میانگیری با سوودی بینیوە یعنی بەسترین سوود ئەوەی لەمەودا چۆن مامەڵە بکات لەگەڵ بەقدا ئەوە شتێکی زۆرە خۆ جاریوە ئینسان تا پەنجەی نەسوێ نازانێ ئاگر چەند خەتەر باشە لەو میانگیریە ینی کورد وای پیشان نادا کە ڕۆڵێکی گرنگی هەیە لە عێراقدا با ڕۆڵی گرنگی هەبوو بەڵام ئەو میانگیریە ڕەنگە بەشێکی بە فشاری وڵاتانی دەوروبەر بوو بێ بەشێکی بە قەناعەت و بێت چکە تۆ کە بینی شیعە و سونەتێک دەچێت ڕەنگە کورد بکرێتە لەوانەیە کە بینی کورد و شیعەتێک دەچێت سونە هەوڵ بدرێت دەوری میانگیری مەسەلەن ئەوە ینی تەوزیع دوانە کاگەمین کاگوسامە باسی مەسەلەیەکی کرد یاسای دیاریکردنی سەرۆکایەتیەکان ئێستا زۆر جار کە باس لە هەڵوێستی هەرێمی کوردستان نەکرێت سەبارەت بە بودجە دەوڵەتی یاسا باس لەوە دەکا خۆ ئەوان ئامادە نەبوون کە ئەم یاسایە دەرچوو بۆچی ئێستا کورد بۆ شێوەیە هەڵوێستی وەرگرتووە ئایا جیاوازی هەیە لە نێوان ئەم دوو یاسایە یاخود لە نێوان دەوڵەتی یاسا و کووردا لە هەڵوێست وەرگرتن مەسلەی ئەوەی سێسەرۆکایەتیەکە بە ڕێزانی جاگادارن کە دەرچوێنرا بەبێ بوونی پێکهاتەی شیعە نەبوو واتە بەشێک لە پێکهاتەی شیعە لەگەڵیان نەبوو کە دەوڵەتی یاسایە بەڵام بە تایبەتی ڕەوتی سەدر کە ڕێژەی دەنگەکانی زۆرە لە ناو پەرلەمانە و کورسیەکانی ڕەوتێکی کاریگەرە ئەو ئاوڕابووە لەگەڵ دیاریکردنی سێسەرۆکایەتیەکە لەوانەیە هەندێک کەسی تریش لە کوتلەی ناو هاوپەیمانی کوردستانی بەڵام بە دەوڵەتی یاسا بە تەحدید خۆی لە دەرەوەی ئەو پرۆسێ بۆ دژی بۆ و بزانم بایکۆتی ئەو کۆبنەوەی کرد بەڵامەوەی بودجە جیاوازەکەی ئەوەیە کە بەبێ بەشداری پێکهاتەیەکی سەرەکی هەموو کوتلە کوردستانیەکان تەنانەت ئۆپۆزیسیۆنەکانیش بەڵام مشکلەکە بە قەناعەتی من لێرەیان نییە کە ئەو یاسایە پەسەند کراوە یاخودنە جەوهەری کێشەکە ئەوەیە کە ئێمە عەقلیەتی فەرمانڕەوایەتیکردن لە عێراقا و عەقلیەتێکە کە هەڵگیری ئەو بیر و باوەڕ و مەوروسە کللتورەیە کە لە ڕۆژهەڵات هەبووە و لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە بە تایبەتی هەتاوەکو ئێستاش بەردەوامە عەقلیەتی پاوانخوازی
و حساب نەکردن بۆ بەرامبەرەکە ئەگەر بوار بڕقسێ واتە کێشەکەمان لەگەڵ عقلێتە بەڕێزان بۆ نمونە بەڕێز دکتۆر باسی مەسلەی قسەکردن لەسەر دەوڵەت یاسا خودی مالکی بەڕێز مالکی کردوەکو سەرۆگۆزیران بە قەناعەتی من کێشەکە کێشی شخصی نییە کێشەکە لەگەڵ خودی شخصەکانی ڕاستە مالکی ڕفتارەکانی ڕفتارێکی تاکڕەوانەیە وەکو کوردەواری دەڵێن زۆر شوڵی لێڵ کێشاوە بەڵام واقعەکە پەیوەندی هەیە بە عقلێتی تاکی کوردی و نخبەی سیاسی کورد ئەگەرنا ئێمە پێش مالکی ئیبراهیم جعفەری بوو بە دەنجی کورد لادراوە بە فشاری کورد بۆکو باسەکرێ لادراکە لەبەرەوەی ئامادەدەن بوو مافەکانی خەڵکی کوردستان بچەسبێنێ و لە دواتریشە هەر کەسێکی کە بێتە سەر حکوم ئێمە کێشەمان لەگەڵ دوو پێکاتە هەیە هیچیان ئامادە نین دان بە مافەکانی خەڵکی کوردستان بنێن مافی گرنگترین مافوتر وەکو باسمان کرد مافی چەسپاندنی سنوور و دیاریکردنی سنوور و هاتنەوەی ئەو ناوچە دابڕێنەوەکانە بۆ سەر لە ڕووی دۆکۆمنتەوە گرنگی زۆری هەیە لە ڕووی واقعی تاریخیەوە تازە عێراق ناگەڕێتەوە پێش سەردەمی خۆی دەستورەکە بۆ بە واقعێک و هەموارکردنیشی ئاسان نییە پێویستی بۆ نمونە سێ پارێزگا کە هەرێمی کوردستان ناتوانن یعنی هەمواریش ناکرێتەوە بەڵام جێبەجێبوونەکەشی تا ئێستا توانین بڵین دەستور زۆربەی بڕگەکانی تعتیل کراوە لە قانون پێوترێ تعتیل واتە پەکی خراوە و جێبەجێ ناکرێت بەڵام کێشەکە لەوایە نەپێ کاتەی سونە لە ڕووی استراتیژەوە مافەڕاوەکانمان نەچەسپێنێ نەپێ کاتەی شیعەش ئەوەی کاگوسامە باسی کرد پشگیری سونەکانەکەین ئەوە شتێکی تاکتیکیە لە ڕووی تەکتیکیەوە هەموو لایەنەکان ئێستا ئێمە لە ڕووی زانستی وەگەر باسی بکەیت مەسلەی گەمەیەکی سیاسیە کە هەر یاریزانێک بۆ خۆی دەیەوێ لەو ساحەیە لەو گۆڕەپانەیە گەمە بکە بەڵام دەبێ بزانێ دیاریزانەکان تواناکانیان بەدیلەکانیان و ئەو هێزانی کە کاریگەریان لەسەر گەمەکە هەیە بۆ ئێمە خوێندنەوەمان بۆ گەمەکان تا ئێستا ڕاز نەبووە سەرکردایەتی سیاسی کوردی ینی تۆ پێت وایە کە نەیتوانیوە ئەم گەمەیە بە شێوەیەکی بەتاکید ئەگەر بەڕاستی بیکردا ئێستا نەتیجەکە لە ساڵحی ئێمە واتە لە گەمەکەیان سەرکەوتو نەبووی بەڵام ئێمە ناکرێ هەموو تاوانەکەش بخەینە سەر لایەنی بەرامبەر وەکو هەندێک ئەیکات یاخود هەموو تاوانەکە بخێنە سەر ئەستۆی لایەنە کوردستانەکان وەکو هەندێک لایەنەکە پێویستە وەکو بابەتیانە مامەڵە بکەین کە هەندێک هۆکار هەیە زاتین پەیوەندی بە خۆمانەوە هەیە هەندێک هۆکاریش بابەتین پەیوەندی بە ژینگەکەی دەوروبەرمان هەیە کە لایەنەکان و دۆخە هەرێمەکەیە ئەگەر ڕێگەم بە یەک ملاحەزە لەسەر ئەو عەقڵیەتە ئێمە ئەو گلەیانەی کە دەیکەین لە بەغدا بۆ خۆشمان هەمان کێشەمان هەیە بۆ خۆمان هەمان کێشەمان هەیە لە مەسلەی دابەژنەکردنی دەسەڵاتەکان مەسلەی پاوەندخوازی مەسلەی حیزبایەتی مەسلەی لە پرسە چارە نووسازەکانە یعنی زانایەکی بواری سیاست پرۆفسۆر ڕۆبەرداڵ باسی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات دەکات دەڵێ یەکێک لە خاڵە جەوهەریەکانی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوەیە کە پێویستە لە پرسە بنەڕەتیەکانە هاودەنگ و هاوڕابن بەڵام ئێمە هەمیشە باسیەکەین کە لە دەرەوە دەبێ هاودەنگ و هاوڕابن بەڵام هەندێک پرسی شەیە ناوخۆیە پرسی بنەڕەتیە پێویستە ئەو یەک ڕیزیەوە هەڵوێستیە لە هەردوو بوارەکە ڕنگ باتەوە بۆ ئەوەی کە لایەنی ناوخۆی بەهێزکرا لایەنی دەرەکیش بە حتمی کاریگەری باشێ دکتۆر ڕۆزەگەر ئەم پرسیارەت لێ بکەم مرچەند ینی بۆچی هەرێمی کوردستان نەیتوانیوە ئەوەی کە لە بەغدا داوایەکە خۆی لێرە جێبەجێ بکە وەکو کاک ئەمین باسیەکە ینی ئەگەر نمونەش بێنینەوە مەسلەی پرسی دەستورە بۆچی بەتەنها پارتی دیموکراتی کوردستان حەز ناکە ئەم دەستورە بگەڕێتەوە ئەو هەموار بکرێتەوە لە هەرێمی کوردستان لە کاتێکدا پارتی دیموکراتی کوردستان ئەو ئیسراری هەیە بەرامبەر بە بەغدا کە ئەوێ هەموو شتەکان بە تەوافق بڕات لە سەرەتا هەروەکو هەندی تێبینێک لەسەر قسەکانی مامۆستا ئەمین پێم وایە قەزیەکە لەوە گەورەترە ئێستا ئێمە بین دیراسەتی هەڵوێستەکانی سەرکردایەتی سیاسی کوردی بکەین و ڕەنگە وەکو بەحسێکی ئەلمی و تاریخی دوای ئەوە زۆر ڕوون بێتەوە کاتێک دیراسی هەر حاڵەتێک دەکەین لە کات و زمانی خۆی ڕەنگە و بڵێن عناسری معادلەکان لە بەردەمی خۆمان دادنین قورسی عناسیرەکان دەبینین ئەو کاتە زۆر بۆ ماڕوون دەبێتەوە ئێمە هەر شتێکمان کرد بێت لە عێراق هەر ڕۆڵێکمان بینیبی لە عێراق لە پێناوی عێراقێک بۆ مەبەستمەوە بینای بکەین کە
عراقێکی دیموکراسی تەوافقیە کە تێدا ڕێزی دەستور بگرێت ئەو دەستورەیە کە تۆ مافەکانە تێدا زامن کردو بەشێکی زۆری مافەکان تێدا زامن کردووە بەڵام ئێستا کە تۆ دوای دەرچوون هێزەکانی ئەمریکا دۆخێکی تر لە عێراق دروست بووە بەو پێ ئێمە مامەڵەما کردووە لە دوای دروستبوونی کێشەکان و قەیرانەکان کامە ڕۆلی میانگیری کورد بووە کە بە نەتیجە کورد هیچ بڵین قازانجێکی نەبینیوە. سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت پێم وایە من نامەوێت زۆر بێمە ناو تەفسیلی پرۆسی سیاسی هەرێمی کوردستان بەڵام دووبارە من قسێک دەکەم کە زۆر جاری تریش لە ڕاگەندەکان باسم لێوە کردووە مقارنەی دۆخی سیاسی هەرێم و بەغدا مقارنەیەکی ورد نییە. ئێمە لە بەغدا باسی دوو پێکاتەی سەرەکی دەکەین کە بڵین وردەبنەوە سەر چەند پێکاتەی تر کورد و عەرەب و دوای ئەوە عەرەبیش سونە و شیعە و کۆمەڵێک مەذهەبی تر مامەڵەی ئێمە لەگەڵ بەغدا مامەڵەی چەسپاندنی کۆمەڵێک مافینەتەوەیە ئەوەی لە کوردستان هەیە کۆمەڵێک هێزی سیاسینە کە سیراع سەر دەسەڵاتە لەسەر بۆچوونە هەمووشی لە زۆربەی هەرە زۆری پێکاتەکان لێکنێتەوە پێکاتون مقارنەکە من پێم وام مقارنەیەکی ورد نییە و تەنها بڵین مەبەستەکە تێیدا ڕەنگە بەنەتیجە هەوڵەکانی ئێمە لە بەغدا لاواز بکات. سەرڕای ئەوەش من تەئیدی قسەکانی مامۆستا ئەمین دەکەم کە بڵێ دەبێت ئەوەی لە بەغدا کردومانە وەکو ممارەسە 2 ساڵە هەڵوێستی یەگرتومان سەبارەت بە زۆربەی بابەتە استراتیجیەکان دەبێت ڕنگدانەوەی ئیجابی هەبێت من بڵێن پێچەوانەی ناکەمەوە ناڵێم لێرە کێشەشەیە دەبێت ئەو کێشە ڕنگداتەوە لە بەغدا دڵم ئێمە کارێکی چاکمان کردو لە بەغدا یەکەڵوێستین و ئەو یەکەڵوێستی ئێمە دەبێت ڕنگدانەوەی ئیجابی لەسەر پرۆسی سیاسی هەبێت و سەبارەت بە دەستوریش دەستوری عێراق ممکنێت و مقارنە بکەیت بە دەستوری هەرێمی کوردستان هەم دیست لەبەر کۆمەڵێک هۆکاری مۆزوعی و ذاتی و مۆزوعی کە ڕەنگە جیاوازیی زۆر هەیە لە نێوان دوو حاڵەتەکە ئێمە لێرە یەک پرسیار دەکەم ئێمە گەلی کوردستان چمان لە مجمەلی پرۆسەکە دەوێت مەبەستی ئێمە لە پرۆسی سیاسی تەنها دروستکردنی پرۆسەیەکی میسالیە کە تێدا زەرمەند دەبین معادلەکە معادلەی قورسن هەڵوێستەکانی ئێمە و بڵین ئێمە لە دوو لایەن کار دەکەین لایەنی هەرێمی کوردستان و ناوخۆی کوردستان و دروستکردنی بڵین سەرخستنی پرۆسەیەکی سیاسی لە هەرێمی کوردستان و ئیداری لە هەرێمی کوردستان لە هەمان کات مامەڵەمان لەگەڵ کۆمەڵێک هاوچێشەی زۆر قورسە لە بەغدا کە ڕەنگە هەر هەمویان بەتەنیا بە کورد ڕاست نەکرێنەوە بۆیە من دووبارە دەڵێم مقارنەکان وردنینە و لە هەرێمی کوردستان ئێمە پەیوەندیەکان و پرۆسەکە لە نێوان کۆمەڵێک لایەنی سیاسیە بەڵام لە بەغدا کۆمەڵێک نەتەوەیە و مەسەلە چەسپاندنی مافی نەتەوەیەکە لە بەغدا. ئەم بۆ چوونەوەی دکتۆر ڕەوەس چۆنە بینی؟ وەڵام من لەگەڵ ڕێزم بۆ قسەکانی دکتۆر ڕەوەس برای بەڕێز و خۆشەویستم بەڵام من وا نابینم ینی جیاوازێکی زۆر هەبی لە بینی بەغدا و هەرێمی کوردستان لەسەر ئەو مەسەلە ئێمە بابێن دووشت لە یەک جیاکەین و یەکەم کێشەی نەتەوەی دووەم کێشەی ئیداری و سیاسی ئەوەی کەوا لە بەغدا هەمانە ئێمە کێشەی نەتەوەی ڕاستە هەمانە بۆ نمونە مەسەلەی نەوت و غاز کە زۆر جار دەڵێن بۆ ئۆپۆزیسیۆنیش هاتە دەرەوە وانە بۆ هاتە دەرەوە بۆ خۆ ئەوە مەسەلەی نەوت و غازە و لە بۆ دوو حیزبەکەی و من وا ناڕوان مەقەزیەکەی من وا دەڕوان مەقەزیەکەی بە حتا کێشەی نەوت و غازی کێشەی میلەتێکە ڕاستە ئەمڕۆ یەکێتی و پارتی لەسەر دەسەڵاتن بەڵام سبێنێ لەوانەیە گۆڕانکاری بی هەڵبژاردن دەکرێت لەوانەیە ئەوان ببنە ئۆپۆزیسیۆن بێتە سەر دەسەڵات من کە ئەو شەڕە لەسەر نەوت و غاز دەکەم ئەو کاتە ئەو مەسەلە دەکەوتە دەست چێ دەکەوتە دەست ئۆپۆزیسیۆن ئەو کاتە تەماشا دەکەم سیر دەکەم ئەوەی کەوا بۆ نمونە ئەو دوو حیزبی دەسەڵاتدار نەیان کردووە دیکە دەڵێن بودجە شەفاف نیە مەسەلەی دیار نیە گرێبەستەکان دیارین من دێماشکرای دەکەم دەڵێم ئاوایە و ئاوایە و ئاوایە کەواتە من بۆ بەرژەوەندی خەڵکیشم کرد لەبەرەوە ئەو یەکەڵوێستە لە مەسەلەی نەوت و غاز ئەمڕۆ ئەگەر ئەوان قسوودی لێ دەبینین سبەنی دەکەوتە دەست ئۆپۆزیسیۆن با ئۆپۆزیسیۆن ئەو سدە بۆ من لە دووجێرتەوە ئەوەی کە دەڵێتن دیار نیە ئەوە خاڵ یەکەم دووەم هەمیشە وتومە من ناوخۆی ماڵی کورد دەبێ یەک بکرێ دەبێ ئەو کێشانەی لێرە هەند چارەسەر بکرێت تاوەکو ئەو یەکەڵوێستە لە بەغدا بمینێ ینی ئێمە نەک بۆچی هەر باسی یەکەڵوێستی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات بکەین خۆ لە مەسەلەی لێسەنەوەی متمانە یەکێتی و پارتی هەر یەکەڵوێز نەبوون ئەوە مەسەلەیەکی خەتەرناک بوو بەڕاستی ئێستاش لە مەسەلەی گەڕانەوە بۆ بەغدا وەزیرەکان بگەڕێنەوە نەگەڕێنەوە ئێستاش هەڵوێستیان جیایە ئێستاش دیارە برادەرانی یەکێتی حەز دەکەن بگەڕێنەوە پێیان باشە وەزیرەکان بگەڕێنەوە بەغدا دەوام بکەن بەڵام پارتی
لەگەڵ ئەوەدانێکەوە جارێ بگەڕنەوە لێرەش یەک هەڵوێستی نییە ئەوان خۆیان جارێت لە کۆمەڵیش جیان لەگەڵ یەک هەڵوێستیان زیاد ئینجا بینە سەر ئۆپۆزیسیۆن بێگومان ئۆپۆزیسیۆنیش مەسەلەی کوردستان و ئەو گرفتانەی هەیە کەوا چارەسەر نەکرایە بۆ نمونە ئێمە داوای شەراکەی حکوومەتی شەراکە دەکەین لە بەغدا کەچی لێرە لە هەولێر نیمانە داوا دەکەین بودجە نەڕوا لە بەغدا تاوەکو هەموو لایەک ڕاز دەبی کەچی لێرە بەبێ ئۆپۆزیسیۆن ڕۆی ڕاستە لەوێ کێشەیەکی نەتەوەیە بەڵام خۆ لێرەش ئۆپۆزیسیۆنیش بەشێکە لەو میلەتە ئەویش بەشەکە لە داواکاری شەقام من کولەن لەگەڵ ئەوەدام ئەوانە چارەسەر بکرێت دەستور بگەڕێتەوە یان نەگەڕێتەوە بابی جێڕین و خەڵک دەنجی لەسەر بدە ڕای خەڵک بزانە خەڵک دەیەوێت سیستەمی سەرۆکایەتی ئاوا ببینێ سەرۆکاتی بی یا پەرلەمانی بی ئەو دەکەوێتە دەستملت میلەک دەنگ دەداتن چۆنی سەرۆکاتی دەوێت پیرۆزیبی با سەرۆکات پەرلەمانی با پەرلەمانی بیتن ئەوانە کێشەی گەورە نین ئەگەر ئێمە دیموکراسیانە بڕوانینە قەزیەکە وابیر بکەینەوە کە هەمومان لەم خاک و نیشتیمانە هاو بەشین هەمومان بەشێکین لە کێشەکان و بەشێشین لە چارەسەر بە تاکید ئەوانە چارەسەر دەکرێت مامسامین ئەگەر باز لە کێشەکان هەرێمی کوردستان بینین بگەڕینەوە سەر مەسەلەی کێشەکانمان لەگەڵ بەغدا بە بۆ چۆنی تۆ چارەسەرکردنی ئەم کێشانەی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا چۆن دەبێت و دەبێت یعنی کە سەرکردایەتی سیاسی کوردی لەم کاتەدا لەم بارودۆخەدا چۆن مامەڵە لەگەڵ هەردوو پێکاتەی سونە و شیعی بکا بۆ ئەوەی کە کێشەکانی خۆی چارەسەر بکە لە ڕاستیە قسەکردن لەسەر چارەسەرکردی کێشەکانی هەرێمی کوردستان ئاسان نییە وەکو باسمان کرد کێشەکان زۆر قوڵ و ڕێکدا کوتاون و لایەنەکانی بەرامبەریش ئامادەنین کە دان بنێن بە کێشەکانە تەنانەت ئەوانەشی کە لە دەستورە چەسپێنداوە جێبەجێ ناکرێت بەڵام دەکرێت قسە لەسەرەوە بکەین کە ئەو فترانی کە ماوە بۆ نمونە ئێستا ئێمە لە بەردەمی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانین و لە بەردەمی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانین ئەگەر بکرێ دەکرێت لایەنی کوردستانی قسە لەسەرەوە بکە کە هاوپەیمانی لەگەڵ چیەکات بۆ وەکو خۆناقێکی تەکتیکی و دەرس لە هاوپەیمانەکانی پێشوە بکرێت ئێمە زۆر هاوپەیمانیمان ئەنجام داوە لەگەڵ بەتایبەتی هاوپەیمانی سەرەکی لە دوای 2023 تا ئێستا پێکهاتەی شیعە بووە بەڵام بۆچی دیراسەوە بکرێت کە بۆچی جێبەجێ نەکراون و چی ڕێگر بۆ لە جێبەجێ نەکردنی واتە خوێنەوەیکی زانستی بکرێت بۆ ئەوەی کە پێداچوونەوە بکرێت بە جۆری هاوپەیمانەکان و میکانیزمی جێبەجێکردنی هاوپەیمانەتەکان بە تایبەتی بخرێتە سەر وەرەقا و لە شێوەی زارێکی دوای هاوپەیمانی کورد لەگەڵ شیعە هاوپەیمانیەکی تەندروست و ڕاستە ئێمە لە عێراقێکین کە ناچاریە مامەڵە لەگەڵ دوو پێکاتەیەکەین پێکاتەیەکیان بەپێی ژمارەی دەنگەکان و بەپێی هاوڵاتیان کە بەلایانی کەمەوە توانین بڵێ نیوەی عێراق کە لایانی شیعەیە نیوەکەی تری سونە و کووردە کە ئەگەر بە میکانیزمی هەڵبژاردن مامەڵی لەگەڵا بکەین تۆ هەبێ لەگەڵ براوەیە مامەڵە بکەی کە پێکاتەی شیعەیە بەڵام پێکاتی سونەش پێکاتەیەکی گرنگ و کاریگەرن لە عێراق بە تایبەتی وەکو باسم کرد لە پرسی سنوور و ناوچە دابڕێنراوەکان ڕاستەوخۆ پەیوەندیت هەیە بەولایەنەوە چونکە دوایین هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانە لیستی عێراقیە لە ناوچە دابڕێنراوەکان بە تایبەتی لە کەرکووک زۆرترین دەنجی بەدەسێناوە کە لیستی عراقیە بریتە لە پێکاتەی سونەکان ئێمە قسە لەسەر ئەوە ئەکەین کە پێویستە ئەو هەمیشە باسی یەک هەڵوێسی و یەک دەنجەکەیت پێویستە ئەو یەک هەڵوێسی و یەک دەنجە بپارێزێ بەڵام ئالیەتی گونجا و میکانیزمی گونجایی بۆ بدۆزرێتەوە کە بەردەوام ببێ و پەربوون و ڕوونەدا ئێستا ئەوە پێکاتەی سونە یەکێک لەو لێدانە کاریگەرانی بەری کەوتووە پەربوونیەتی بۆ سێک و تلێ جیاواز لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە ئەگەرێکی دوور نییە ئەگەر پێکاتەی کوردیش تووشی پەربوون بوو بێ بە تایبەتی کارتێکردنە ناوخۆیەکان کاریگەریان هەیە و کارتێکردن هەرێمەتەکانیش کاریگەریانی ئێمە کەمتر قسەمان لەسەر لایانی هەرێمی کرد ئێستا پرۆسی سیاسی لە عێراق تەنها لە ناوخۆیە ناگوزارێ بەڵکو دەوڵەتانی هەرێمی بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێران کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەگەڵ لەسەر پێکاتەی شیعە و هەندێک لە لایەنە کوردستانەکانیش و وڵاتانی تری قدیمیش بۆ نمونە تورکیا وڵاتانی کەنداویش کاریگەریان هەیە لەسەر پێکاتەی سوودە و هەندێکیش لە لایەنە کوردستانەکان بۆیە دەبێ خوێندنەوەی ئەمریکاش بەڵێ لە بواری نێودەوڵەتیش وڵاتێکگرتوەکانی ئەمریکا بەڵام ڕاستەوخۆ یاریزانی سەرەکی لە هەرێما بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێرانە دەبێ مامەڵەیەکی وای لەگەڵا بکرێکە
ڕۆڵی ئێران نادیدە نەگیرێ ماڵێ وەڵام من یەک تێبینی بچووکم هەیە ینی لە مەسلەی تێڕوانی نەشیعە ئێمە بە یەک چاو سەیری هەمان نەکەین بەڕاستی مەرجنیە هەمان یەک هەڵوێز من وار هەمان ئەو هەڵوێستیان هەبێکەوە دەوڵەتی یاسا هەیەتی ینی گەمە سیاسیەکان بەڕاستی بەڵێ دەزانم جەناب باس ڕووشتە بەڵام وەکو عام باز دەکەم ینی هەمان یەک هەڵوێزنین بۆ نمونە تێڕوانینیان بەرامبەر بە نووری مالیکی کە دەیەوێت دەست بەسەر هەموو جمگەکانی وڵات دابگرێ و حکوومەتێکی تاگڕە و دروستکات و بە ناوی حکوومەتی زۆرینە وەلایەنەکانی فەرەمشکە بەڕاستی شیعە هەمووی لەگەڵی نین مەجلس عەلا لەگەڵی نییە سەدرەکان لەگەڵی نین تەنانەت فەزیلە لەگەڵی نییە ینی کاتی دەنگدرا بۆ دیاریکردنی سێ سەرۆکاتێکە هەندێک لە ئەندامانی دەوڵەتی یاسامانەوە ئەوانیش دەنجاندا بۆ تهدیدکردن ینی مەرجنی ئەوانیش هەمیان لەگەڵی بن لەسەر مەسلەی کێشەکانی هەرێمی کوردستان بۆ نمونە مەسلەی گەڕانەوەی کەرکووک ئەبینین هەموو یەکڕای سونە و شیعە هەموو یەکڕایە بڵێ سونە و شیعە هەموو یەکڕایەوە دکتۆر مامسامین پێشتر باسەوەی کەوتی نە سونە و نە شیعە مافی کورد بەدەست ناهێنن یاخود ناتوانین کێشەکانی کورد چارەسەر بکرێت لە ڕێیانەوە ئەی بێ کورد چی بکات چۆن فشار بکاتە سەر سونە و شیعە بۆی ئەم کێشەکانی چارەسەر لە سەرەتا من بەس هەم دیستێبینیەک پێم وانە ئێمە دەبێت چاولێکەری یەک لە سیفەتە خراپەکانی لایەنە سیاسەکانی تری عێراق بین کە تەئسیراتی ئەجنداتی ئیقلیمیان لەسرە پێم وایە یەک لە عناسری هێزی کورد لە دوای بڵین لە پرۆسی سیاسی عێراقی ئەوە بووە کە خاوەنی ئەجندایەکی نیشتیمانی بۆ بەڵێ دەبێت پەیوەندێکی باشمان لەگەڵ هەموو وڵاتانی دراسی هەبێت بەڵام تا ئەو حەدەی تەئسیر لە ئەجندای نەتەوەیی ئەو ملەتە نەکات بەس بۆ ڕوونکردنەوە بەنسبەت کۆمەڵێک بابەت وروژێنرا دەبێت وەڵامی ئەم دەم ئەوجە وەڵامی پرسیارەکەی جنابیشت دەدەم بە کورتی باس لەوە دەکرێت کە ئێمە کۆمەڵێک کێشە هەیە لێرە و هەمدیس مقارن دەکرێت من پرسیارەکەم هەیە زۆر بەسەری هیچ دەیکەم ئێمە وەکو دەسەڵات و ئۆپۆزیسیۆن لە بەغدان یان وەکو نوێنەرانی گەری کوردستان یەک دوو ئەو بابەتانە چینە کە ئێمە باسییان دەکەین مناقەشەیان دەکەین کە کێشەدارن مەسلەی تەوافقە چۆنێتی بەڕێوەبردننی وڵاتە شەراکەتە و ڕێزگرتنی دەستورە ئایا بزوتنەوەی گۆڕان لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆن لە کوردستان هەڵوێستێکی جیاوازیان هەیە سەبارەت ئەو بابەتانە ئەگەر وایە با دانیشم بێکەوە بڕیاری سەر بدەین و ببێتە هەڵوێستێکی یەکگرتو سروەخان ئێمە لە هەرێمی کوردستان هەردەم جیاواز دەبین لەسەر بابەتێک هەردەم لەسەر یاسایەک جیاواز دەبین پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان زۆر پێشکەوتوترە لە ممارسەیەکی دیموکراسی نەک دیموکراسی تەوافقی من ئەو لایەن ئەکادمیە بۆ مامۆستا ئەمین بەجێ دێڵم مقارنەکردنی پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستان بە دیموکراسیێکی تەوافقی کە ئەسلی خودی ئەو بڵین تعریفە بۆ ئەو حاڵەتانە هاتووە کە وڵاتی پرۆسەی دیموکراسی فرەنەتەوە و فرەدین و فرەمەسەبن ئێمە لە کوردستان پرۆسەیەکی دیموکراسی زۆر پێشکەوتووە کە بڵین ئۆپۆزیسیۆن و دەسەڵات هەیە و دەمانەوێت ئەو پرۆسەیە بکەینە پرۆسەیەکی سەرکەوتوو مقارنەکردنی من پێم وایە هەندیز تووشی هەڵەیەکی زانستی و تاریخیشمان دەکات بەس بۆ وەڵامی جناب دەمەوە بە زۆر بە کورتی و بە چڕی ئێمە وەکو گەلی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵێک پرسیاری زۆر قورس دەبینەوە لە مەرحەلەی دادێ بەڵێ شیعە مەبەستیانە و هاوپەیمانی شیعی مەبەستیانە بڕیار و ئیرادەی ئەو وڵاتە پرۆسی سیاسی وڵاتە بەدەست ئەوان بێت و بەنەهج و بە ممارەسە بینیمان ئەگەر مەجلیسی ئالا و تیاری سەدری هەڵوێستێکی تریان هەیە دەبێت دەبا بیان سەلمان با لە دەنگدان لەسەر موازنە و من پێم وانیە ئەوە تەنها نووری مالکیە و شتێکی شخصیە پێم وایە ئەوە نەهجێکە مەبەستیانە ئیرادەی هاوپەیمانی شیعی فەرز بێت بە سەلایەنەکانی تر بۆیە وەکو کورد ئێمە ڕوبەڕووی کۆمەڵێک ڕۆژی زۆر قورس دەبینەوە لە وڵاتە کە پێویستمان بە یەک هەڵوێستێ پێویستمان بە یەک ریزیە بۆ ئەوەی ئیتر ئەو ملەتەش بگات بە هەموو مافەکان زۆر باسی یەک هەڵوێستی و یەک ریزیەکەی ئێوە داوا لە ئۆپۆزیسیۆنەکەن کە هەمیشە یەک هەڵوێست بێ لەگەڵ ئێوەدا بەڵام ئێوە ئێستا وەک کاگوسامە باسی کرد یەکێتی و پارتی خۆیان بەرامبەر بە بەغدا هەتا ئێستا هەڵوێستێکی دیاریکراوی وەک یەکیان نییە بۆ نمونە لە کۆبوونەوەی دوایمین جاری سەرۆکی هەرێم لەگەڵ کوتلە سیاسیەکان سەرۆکی کوتلەی کوردستانی باسی لەوە کردووە کە وەزیرەکان بگەڕێتەوە
کەواتە ئەم چۆن ینی کاتێک خۆتان ناتوانێت هەڵوێست بنداواکەن ئۆپۆزیسیۆنە و خۆتان بێت من کۆمنت ناکەم لەسەر هەڵوێستی کەسێک لەو کۆبنەوە پێم وایە وەکو هەڵوێستی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر وازەحاوە زۆر مسەجیمە لەگەڵ هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان و هەموو لایەنەکانی ئۆپۆزیۆنیش سەبارەت بە پرۆسەی سیاسی لە عێراق بەڵێ لەناو هەمان حزبیش لەناو هەمان ڕێکخراوی سیاسیش ڕای جیاواز دەبێت بەڵام وەکو هەڵوێستی وازح و دیاری پارتی و یەکێتی منسەجیمن و یەکگرتوونە لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ پرۆسەی سیاسی لە عێراق و دیسان دەڵێم دۆخەکە زۆر لەوە قورستر و سەختتر و ئالۆسترا ئێمە بە ئیجتیهادی شخصی و مەکسەبی حزبی سەیری شتەکان بکەین. زۆر سوپاس. ئەگەر زۆر بە کورتی کە گوسامە کاریگەری وڵاتانی ئەقلیمی لەسەر ئەم کێشەی ئێستای هەرێمی بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا چۆن دەبێت؟ بە تاسیر کاریگەریەکی گەورەی هەیە بە تایبەتی ئێران ڕۆڵێکی کاریگەری هەیە لە ناو عێراق و جاران کە ئەمریکیەکان لێرە بوون دەماوە ئەمریکیەکان لە ئاسمان حکوومەتەکانی ئێرانیەکان لە زەوی ئێستا ئەوان لە زەوی و ئاسمان بەڕاستی ئێرادەی سیاسی عێراق بە پلەیەک بەدەستی ئێرانیەکانە و ئەوان یاریکەرێکی سەرچین لە عێراق و دوا بە دوای ئەوان ئەنج ئەمریکا دێ من پێم وایە دوا بە دوای وڵاتانی دیکە بەڵام من لەگەڵ ئەو هەموو شتێک کە باسیش کرا هەرگەشت بینم هەرگەشت بینم بە ئایندەی عێراق و کوردستان. بەڵێ ئەگەر دوا وتت بە کورتی شتێک وڵی داوای کاگوسا باسی کرد ئاویشی بۆ زیاد دەکەین بەس بەنسبەت ئەگەر بە کورتی ئەوەی بەڕێز دکتۆر باسی کرد لەسەر ئەجندای نیشتیمانی من ملاحەزەم هەیە کە بە تەواوی نیشتیمانی نەبوو بە تایبەتی کارتێکردنی وڵاتانی هەرێمی ئێمە لە سەرنەوەی متمانە لە نووری مالیکی کارتێکردنی هەرێمیمان لەسەر هەرێمی کوردستانیش هەست پێ کرد لەسەر مەسەلەی تەوافق من لەگەڵ یام کە تەوافق لە ئەساسە بۆ وڵاتە فرا ئاینی و مەزهبی نەتەوەیەکانە بەڵام لەگەڵەوەشا بۆ وڵاتانی تری جێگیریشە ئەوەی ڕۆبەرداڵ کە باسی کرد باسی ئەوروپای ڕۆژئاواکە کە سەقامگیری سیاسی و فرەی بەو شێوەیە نییە یعنی ئەکرێت تەوافق لە ناو سیستەمێکی نوێنەرایەتی شابکرێکە کێشەی نەتەوەی مەزهبیان پێناڵی دموکراسی تەوافقی ئەو کاتە. زۆر سوپاسانەکەم سوپاسی ئامادەبوونتانەکەم ئازیزان تا بەرنامەیەکی دیکە و گفتوگۆیەکی دی هەر شاد بن خواتان لەگەڵ.